نزیکەی 365 دلار 70 دلار تکتی وەنوەی یەکسەر سڵاو لێبێ تا چەندێک دەستپێکردنەوەی گەشتەکانی نێوان وڵاتی تووشیا فڕۆکخانی نێودەوڵەتی سلێمانی کاریگەری هەیە تا چەندێک هاوڵاتیان خواستیان لەسەرەوەی کە لە سلێمانی و سەفەر بکەن. بەڵێ سلااو بەخێر بێن ئێمە وەکو نووسنگە گەشتیاریەکان تاوان خۆشحاڵین کە خۆشبەختانە مەتاری سلەیمانی و ئاسمانی سلەیمانی کرایەوە بەڕووی وڵاتی تورکیا و ئەوروپاشە وەکو هەمومان نەزانین کە نزیکەی 2 ساڵ و ئەبێت و 2 ساڵ زیاترە کە بەداخەوە مەتاری سلەیمانی گەشتەکانی ڕاگیراوە کە ئەمە کاریگەرێکی زۆری لەسەر ئیشی ئێمە و تراڤڵەکان بەعام و گەشتیارانیش دروست کردووە بەڵام خۆشبەختانە کە سبەینێ ئەکاتە 3/11 خەتەکانی تورکش ئێرلاین دەسەکاتەوە بە جمو جۆڵەکانی خۆی و هاوڵاتیانیش دڵخۆشن بەم شتە چونکە ئیتر لەبری ئەوەی کە ڕێکی دوور ببڕن بچن لە شارەکانی تری کوردستان و سەفەرەکانیان بکەن مەتارەکە لەناو شارەکەی خۆیەتی و بە ئاسانی گەشتەکەی خۆی ئەنجامەیە. تا چەندێک خواستی لەسەر تا چەندێک هاوڵاتیان تکتیان حیجز کردووە. بەڵێ ئەم چەند ڕۆژێک ئیتر دەنگەکە بڵاو بوو کە 3/11 تورکش ئێرلاین نەگەڕێتەوە سلەیمانی بەڵێ جموجۆڵێکی زۆری لەسەر و خەڵک حجزێکی زۆری کردووە لەسەر خەتی تورکش ئێرلاین. کاریگەری داخستنەکانی چی بوون بۆ ناو ئاستەنگانە چی بوون کە بۆ ئێوە دروستە بوو وەکو نووسنگەکان هاوکات بۆ هاوڵاتیانیش. ئەکیید ئیشی ئێمەی زۆر پەک خستە بۆ بەڕاستی چونکە هەیە نەخۆشە هەیە حەز ناکات بچێت لە شارێکی ترۆ چەند ساعت ڕێگە ببڕێت یاخودەوانی ئەوروپا حەز ناکەن لە شارێکی تر دابەزن حەز دەکەن لە وڵاتەکەی لە شارێکی خۆیانە دابەزن لەبەرەوە بەڵێ کاریگەری هەم لەسەر ئیشی ئێمە هەبووە و هەم لەسەر گەشتیارانیش کە هیلاک ئەبن ماندووە بن و پێیان ناخۆش بوو کە ئەم دۆخە ئاوا بوو ئێمە مودی ئەم 2 ساڵ و نیوە بەڕاستی کاریگەری هەبووە کە مەتاری سلەیمانی ئاوای لێ هاتووە بەڵام ئینشاءڵڵا لەمودووە گەشتیاری سلەیمانی جموجۆڵێکی بەرچاو بەخۆی ببینێتەوە. ئەو هاوڵاتیانی کە یەنە لای ئێوە پێش لە چوە سەفەریان کردێ و دووەگە سەفەریان کردبێ. بەڵێ من مسافرم هەبووە بەڕاستی وتێتی سەفەر ناکەم هەتام دۆخە ئاوا بێت تا دۆخەکە باشە بێ بەڵام ئەوانەشی کە ناچارن سەفەرەکانیان هەر بکەن ئەچنە شارەکانی کەرکۆک یاخۆت هەولێر. نرخی تکت چەندە؟ بۆ تورکیا لە ئێستاە بیدایەت کە کرایەوە تورکش ئێرلاین هەرزان بوو 100 دلار بوو بەڵام ئێستا حجزێکی باشی لەسەر کراوە تۆ زێ نرخەکان بەرزتر بوونێتەوە لە ئێستا ڕەنگە نزیکەی 365 دلار 70 دلار تکتی وەنوەی یەکسەر بەڵێ لەبەرەوەی بۆ 3 مانگ و 4 مانگ حجزێکی زۆری لەسەر کراوە لەبەرەوە تکتەکان نرخیان بەرزەبێتەوە بەڵام ئەگەر یەکێک بێوێت حجزی تۆزێ بەرواریکی دوورتر بکە مەسەلەن لە 10 مانگ و 12 مانگ ئەوانە سعرەکان کەمترن. ئەو کەسانی کە یانێ سەفەرکەن چێن لە ئێستاە؟ ئەوانن کە ئیش ئەکەن بزنسیان هەیە یاخودەوانن کە ئەچنەوە بۆ ئەوروپا یان هەیە هەر بە گەشتیاری ئەڕواتە وڵاتی تورکیاوە. بابەتی گەشتیاری کەمە زۆر ئێستا؟ وەڵایی تا ڕادێ کەمی کردووە بە حکمی ئەوەی کە ئیتر مەوسمی گەشتکردن زۆر نامێنێ جەو سار دەبێت و ئیتر دەوامیشە خەڵک دەوامەکات کەمترە بێت و ئیشەکانی ئێمە هەتا تۆزێ جەو خۆشە بێتەوە.